زوتنەوەی ڕۆژاوا دڕکی چاوی ئەردۆغان و دەوڵەتی تورکیا. جنایەتەکانی دەوڵەتی تورکیا لە ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی سووریەی دیموکرات هەروە بەردەوامە. ڕۆژی هەینی 18 جۆزەردان بەرپرسانی خۆجەیی کوردستانی سووریا ڕۆژاوا ڕایانگەیان هێزی ئاسمانی تورکیا جارێکی دیکە بە فڕۆکەی بێفڕۆکەوان و تۆپخانە هێرشی کردوەتە سەر ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. ئەرتشی تورکیا لە ئۆکتۆبری ساڵی 2023 بەدواوە بە کەڵگوەرگرتن لە سەرقاڵبوونی میدیاکان و ڕای گشتی لەسەر هێرشی وەحشیانەی دەوڵەتی ئیسرائیل بۆ سەر غەزە لە درێژەی هێرشەکانی پێشوویدا بە بەردەوامی ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی سووریەی دیموکرات بردومان دەکات. لەم هێرشە وەحشیانەدا ویسکەکانی کارەبا و سەرچاوەکانی گواستنەوەی وزە و پەڵاوگاکانی نەوت لە ناوچوون. ئەوان چەندین جار نەخۆشخانە و نانەواخانە و سەرچاوە ئاویەکانیان داوەتە بەر هێرشی ئاسمانی و تۆپخانەیی. ئامانجی سەرەکی ئەم هێرشانە لە ناوبردننی سیستمی خۆبەڕێوەبەری ڕۆژاوا و هێزەکانی سووریەی دیموکراتە کە تێیاندا ئۆرگانە سیاسی، دادوەری، پەروەردەیی، ئیداری و سەربازیەکانی ڕۆژاوا لەوانە یەپەکە یەکینەکانی پاراستنی گەل و یەپەژە یەکینەکانی پاراستنی ژنان ڕۆڵێکی بەرچاویان هەیە. ئەرتشی تورکیا جگە لە هێرشی ئاسمانی هێزە بەکرەگیراوەکانیشی بۆ هێرشی زەمینی بەکارهێناوە کە بەهۆی بەرخۆدانی بوێرانەی هێزە چەکدارەکانی ژنان و پیاوانی ناوچەکە بەرپرس دراوەتەوە. بەڵام سەرەڕای هێرشە تاوانکاریەکانی ئەرتشی تورکیا دامەزراوە دیموکراتیک و جەماوەریەکانی هەڵبژێردراوی خەڵک خزمەتگوزاریە گشتیەکانیان لە هیچ بوارێکدا ڕانەگرتووە. هاوکات هاوپشتێکی بربڵاو بۆ ئاوەدانکردنەوە و وێرانیەکانی سەرچاوە گرتوو لە هێرشی درێندانەی ئەرتشی تورکیا و هێزە بەکرەگیراوەکانی پێکاتوە. لاوا دۆخێکدا مەراسمی دەرچوونی 250 خوێندکاری زانکۆی کۆبانی لە یاریگایەکی ئەم شارە بەڕێوە چوو کە هەزاران کەس لە دانیشتوانی ناوچەکە تێدا بەشدار بوون. بڕیار بوو لە چەند ڕۆژی داهاتوودا هەڵبژاردننی شارەوانیەکان ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی هەڕەشەکانی دەوڵەتی تورکیا و لە پێناو پاراستنی ئەمنیەتی دەنگدەران بۆ ماوەیەکی کاتی دووەخراوە. هاوکات لەگەڵ هەوڵ و تێکۆشانی خەڵکی ڕۆژاوا بۆ باشترکردنی بارودۆخی ژیانی خەڵک هەوڵەکان لەسەر ئاستی نێودەوڵەتیشدا بە مەبەستی یارمەتیدانی خەڵکی خەباتکاری ڕۆژاوا بەردەوامە. لەم دواییانەدا لە بەرلین کەمپینێکی نێونەتەوەیی بە ئامانجی دانانی پانێلی خوار بە مەبەستی بەرهەمهێنانی کارەبا بۆ دامەزراوە گشتیەکان، نەخۆشخانەکان، قوتابخانەکان و هێتێ دەستی پێکردووە. شارڤان بیری پزیشک و ئەندامی دامەزرێنەری مانگی سووری کوردستان کە تا ساڵی 2021 بەڕێوەبەری ئەو دامەزراوەیشە بووە لە مەراسمی دەستپێکردنی کەمپینەکەدا لە بەرلین ڕایگەیان لەژێر سێبەری شەڕی غەزەدا تورکیا چەندین مانگە بە هێرشەکانی خۆی تاوانی جەنگی ئەنجام دەدات بەبێ ئەوەی کە کۆمەڵگای ڕۆژاوا لەم بابەتەوە هیچ کارێک بکات. ناوبراوتی کە هێرشەکان ژیانی ڕۆژانەی خەڵکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریەی تا ڕادێکی زۆر پەک خستووە. سەدان گوند و کۆمەڵگای جەماوەری بەهۆی هێرشەکانەوە بە تەواوەتی لە دنیای دەرەوە دابڕاون و دانیشتوانەکەیان ناچارن بەبێ کارەبا و لە تاریکیدا بەسەر ببەن. مدیکۆی ئینتەرناشناڵ کە ڕێکخراوێکی مرۆڤدۆستە و لە ئاڵمان چالاکی دەکات پشتگیری خۆی لە کەمپینی هاوپشتی خوار ڕاگەیاندووە. هەروەها ئیبۆ محەممەد لا ڕێکخراوی هەینیەکان بۆ داهاتوو سەر بە لەقی ئاڵمانیش پاڵپشتی خۆی بۆ ئەم کەمپینە ڕایگاند و وتی ئێمە قەرزاری خەڵکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریین و دەبێت هاوکاریان بکەین. لە هەمان کاتدا بیرمەندانی بەناوبانگی جیهانی وەکو نوام چامسکی، دەیڤید هاروی لە ئەمریکا، ئایدا شبلی لە فلستین و ڕاژیندرا سینگ لە هندستان و دەیان بیرمەندی دیکەی بەناوبانگی جیهانی پشتیوانیان لە سیستمی بەڕێوەبەرایەتی و نیزامی کۆمۆنی ڕۆژاوا کردووە. دەوڵەتی تورکیا کە ناتوانێ بوونی هیچ ڕادەیەک لە دیموکراسی و ئازادی هەڵبژاردن لەم ناوچەیە تەحەموڵ بکات بڕیاری لە ناوبردنی داوە، بەڵام خۆراگری دانیشتوانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریە و پاڵپشتی ئینسان دۆستان و سۆسیالیستەکان و سەرجەم ئازادی خوازان بووەتە هۆی ئەوەی کە هێزەکانی سووریەی دیموکرات ئەردۆغان و
هێزی نظامی و بەکرەگیراوەکانی لەگەڵ شکست و ناکامی بەرەو ڕووبکەنەوە.